أنا وقفتو لەگەڵ دکتۆر حەسەن ئۆکتای شرۆڤەکاری سیاسی دەکەم لە ئەنقەرەوە میوانی کوردستان 24. دکتۆر سپاس کە ئامادەیت لەگەڵمان. با لەو هەواڵەوە دەست پێ بکەم کە کەمێک پێشێستا خوێندمەوە ئەمریکا داوا لە هاوڵاتیانی دەکات ئێران جێبێ هەڵن لەلایەکی دیکەشەوە لەگەڵ ئێران دانوستانەکە. تۆ چی لەما خوێنیتەوە؟ بەڵێ لە ئەنقەرەوە سڵاو ڕێز بۆ ئێوە. بەڵێ وەکو ئەم کۆبنەوانە دەتوانین بڵێن کە فشارێکی دەرونیە ئەم لێدوانانە دەدرێت، دەتوانین بڵێن ئەم لێدوان دەدرێت کە باستەوە دەکات ئەمریکا تا چەند سوورە لەسەر ئەو بابەتە. ئەمە دەتوانین بڵێن کە بابەتێکی دەرونیە بۆ هاوڵاتیانی بۆ داوا دەکات کە هاوڵاتیان بکشێنەوە لە ناوچەکانیان کە دەتوانم ئەوەش بڵێم من بۆ سبەی منیش دەتوانم بڵێم دەچمە ئێران بۆ ئەوەی بزانین دۆخەکە چۆنە لە ئێراندا. ئێمە دەتوانین ئەوەی بڵێن لە ڕۆژانی داهاتوودا ئەم کۆبنەوەانە بەردەوامی دەبێت، تەنها ئەم کۆبنەوە نابێت وەکو دەزانن لە مانگەکانی ڕابردوودا پێشەوەی ئیسرائیل هێرش بکاتە سەر ئێران کۆبنەوەکان بەردەوام بوون بۆ سەر ڕێکەوتنەکان. کاتێک ڕێکەوتن بۆ یاخود کۆبنەوەی شەشەم هات هێرشێک دەستی پێکرد. دوای ئەمە کاتێک لە نێوان سوپای پاسداران و هەروەها لەگەر حکوومەتی ئێرانی بیرکردنەوەکان جیاوازە کۆبوونەوەکان بەردەوامە بن. ئێران دوای هەڕەشەکانی دۆناڵد ترامپ بۆ نزیکبوونەوەی کەشتی فڕۆکە هەڵگر بڕیاری دادانوستان لەگەڵ ئەمریکا بکات یان ئەوێت بە ڕێگەی دیبلۆماسی کێشەکان چارەسەر بکات؟ بەڵێ وەکو دەزان پێشتر تا کۆبنەوەکان بەردەوام بوو، بەڵام دواتر ئەم هێرشان هاتە سەری، دواتر سوپای پاسداران هەروەها لەگەڵ حکوومەت بیرکردنەوەی جیاوازیان هەب لەسەر ئەمە. بۆیە کۆبنەوەکان دواخرا ئێستا دووبارە کۆبنەوەکان دەست پێکردەوە، ئەمریکا چاوەڕێ کرد، ئێستا دووبارە کۆبنەوەکان دەست پێکرێت لەژێر فشارێکی دەرونی ئێران هاتە سەر مێزی گفتوگۆ و دانوستان. ئێران نزیکەوە چاودێری ئەم کۆبنەوانە دەکات، ئێران زۆر گرنگی بەم کۆبنەوان دەدات. وەکو دەزاندرێت پێشتر دانراب لە تورکیادا بکرێت، بەڵام کۆبنەوەکان گواسترایە بۆ عمان. ئەمە لەسەر داواکاری وڵاتانی دیکەش بۆ دەتوانین بڵین کە باسییان لەوە کرد ئەگەر ئەمە لە تورکیا با تەنها باس لە بالستی ڕێکەوتنی ئەتۆمی بوو، بەڵام هەتا عمان ئەمە بە تەواوی پرسەکان تەواوی دۆسیەکانی ئێران و ئەمریکا دانوستان دەکرێت بۆ ئەوەی کە تەنها بابەتێک نەبێت. ئەگەر لە تورکیا بە تەنها بابەتێک گفتوگۆی لەسەر دەکرا، بەڵام کۆبنەوەکان دواخرا بۆ عمان یاخود گواسترایەوە. زۆر باشە. ینی هەڕەشەکانی ئەمریکا وا لە ئێران دەکات کە سازش لەسەر بەشێک لە داواکاریەکانی خۆی بکات؟ بەڵێ دەتوانم ئەوە بڵێم هەموو ئەمانە لە ژێر فشاردا بووە. ئێران فشاری لەسەر بۆ ئەوەی کە ئێران بێ بۆ سەرمێسی گفتوگۆ. ئەمە فشارێکی ئەمریکا بۆ سەر ئێران. ئەگەر باسی ڕابردوو بکەین کاتێک لە دەستوری ئێراندا هاتووە ئەمریکا شەیتانی بچووک و شەیتانی گەورەیە، بەڵام ئێستادا دۆخەکە گۆڕاوە. لە ئێستادا ئێران دۆخەکەی زۆر جیاوازە، ئێستا ناچارە بۆەوەی کە دانوستان بکات، ناچارە بۆی کە لەگەڵ ئەمریکا ڕێک بکەوێت. ئەمە هەڕەشێکی زۆر گەورەیە لەسەر ناوچەکە هەیە، هەڕەشێکی گەورە هەیە. بۆیە ئێران ناچارە کە ئەمە قبول بکات بێتەوە سەرمێزی گفتوگۆ. کاتێک پێشتر کۆبنەوەکان بەردەوام بەڵام وەستا بەهۆی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیلەوە. ئەمە دەتوانم ئەوە بڵێم کە هەڕەشێکی گەورە لەسەر ئێرانە لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە. بۆیە ئێران ئەمەی قبول کرد. مادام هەڕەشە گەورەیە هەیە لەسەر ئێران، ینی لەلایەکەوە ئەمریکا دانوستانی لەگەڵ دەکات، لەلایەکی شەوە هەڕەشەی لەیەکە، کەواتە لەم حاڵەتەدا چ چاوەڕوانیەک لە گفتوگۆکان دەکرێت؟ دەتوانم ئەوە بڵێم ئەمڕۆ هیچ ئەنجامێکی نابێت، تەنها دەستپێکی کۆبنەوەکانە، تەنها بۆچونەکانی خۆیان دەخەن و باس لەوە دەکەن دەتوان لەسەر چڕێککەوتن بکەن، بەڵام دواتر ئەم کۆبنەوەانە بەردەوامی دەبێت. دەتوانم ئەوە بڵێم ئەم کۆبنەوەانە زۆر بەردەوامی دەبێت، تەنها ئەم کۆبنەوە نابێت تا چەند مانگێکی داهاتوو بەردەوام دەبێت. ئێستادا باس لە گۆڕانکاریەکی سیستەم لە ئێران دەکرێت، باس لە گۆڕانکاریێک لە ئێران دەکرێت. هەموو ئەمانە لە نێوان کۆبنەوەکاندا باسی لێو دەکرێت، دەتوانێت چی بکرێت. هەموو ئەم بابەتانە لە نێو کۆبنەوەکان دەبێت، کۆبنەوەکان بەردەوامی دەبێت. کاتێک باس لەوەش دەکرێت کە دەتواندرێت سیستەمی حکومڕانی ئێرانیش بگۆدرێت. ئەمە لە نێو بابەتەکانە دەتوانم ئەوە بڵێم. بۆیە ئاساییبوونێک لە نێوان ئەمریکا و ئێران ئەگەری هەیە ڕوو بدات بەهۆی ئەو فشارانەی ئەمریکا بەسەر ئێرانە. بۆیە
چین و رووسیاش دەیانەوێت هێرش بکەتە سەر ئێران بۆچی ئەمەیان دەوێت چونکە پوتین 4 ساڵ لە ئۆکرانیدا کێشێکی زۆر گەورە هەبوو بۆیە ناوێت لە ئەمریکا لەگەڵ ئەمریکاش ئەمە ڕوو بدات بۆیە نایەنەوێت ئەم هەڕەشەیە بەردەوام بێت بۆ سەر ئەوانیش دەتوانم ئەوە بڵێم کە ئەوانیش هەردوو وڵات دەیانوێت ئێران لەگەڵ ئەمریکادا ڕێکەوتنێک یاخود ئاسایی بوونێکە هەبێت هەردوو لا بە ڕێکەوتن بۆ چونەکانی خۆیان بخەن ڕوو ڕێکەوتنێک بکەن بۆ ئەوەی کە دۆخەکە ئاسایی بێت. وتت کە ئەو دانوستاندنەی ئەمڕۆ تەنیا سەرەتایەک دەبێت پێتان وایە کە سەرەتایەکی باش و جیاوازە بەتایبەت لەبەرەوەی کە ئەم جارە دانوستانەکان بە شێوەی ڕاستەوخۆ بەڕێوە دەچێت ئەمە دەکرێت وەکی وایەک بۆ ڕێکەوتن لێک بدرێتەوە؟ بەڵێ دەتوانم ئەوە بڵم بۆ ئەوەی بێتە سەرەتایشی باش بۆیە ئەمریکا داوا دەکات کە هاوڵاتیانی ئەمریکی لە ئێراندا بڕۆنە دەرەوە ئەمە دەتوانین دەستپێکێکی باش بێت دەتوانم ئەوە بڵێم کاتێک ئەمە باسی لێوە دەکرێت ئەمریکا دەوێت کە تەنها ئەوەیە کە دەوێت فشارێکی دەرونی لەسەر ئێران دروست بکات بۆ ئەوەی بۆ دۆخەکە باش بڕوات بۆ ئەوەی لەگەڵ ئێراندا ڕێکەوتنەکان باش بکرێت ئەمە فشارێکە یاخود هەڕەشەیە دەتوانین سێ بڵین هەڕەشەیەکی ئەمریکا بۆ سەر ئێران ئیتر ڕێک بکەوێت ئیتر بێتە سەر مێزی گفتگۆ ڕێکەوتنەکە ئەنجام بدرێت کاتێک پێشتر ئەمە نەبووە بەڵام ئێستا باسی ئەمە دەکات دەیەوێت کە ئەم دۆخەی ڤەنزوێلا یاخود ئەم دۆخانی ناوچەکە لە ئێراندا ڕوونەدات بۆ ئەوەی دۆخەکە بەرەو باشتر بڕوات ئەمە دەتوانن بڵێم ڕێکەوتنەکان باش دەڕوات وەکو دەزانن 2-3 ڕۆژ لەمەوبەر کاتێک کەشتیگەلێک لە کەنداودا کەشتیگەلی ئەبراهام هاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەروەها درۆنێک لە ناوچەیە خستە خەوارەوە ئەمە هەموو ئەو پێشاتانی باسی لێوە دەکەن پێویستە ڕێکەوتن بکەن پێویستە ئێران ڕێکەوتن بکات کاتێک ئەمە ڕوودەدات پێویستە ئێران لەوە تێبگات کە ئەگەر ڕێکەوتن نکات فشارێکی گەوری لەسەر دەبێت هەڕەشێکی گەورەی لەسەر دەبێت ئەمریکا دەوێت بەبێ ئەوەی هیچ سەربازیەک ئەگەر هیچ سەربازی بەکار بێت تەنها بە هەڕەشە ئێران ڕاچار بکات ڕازی بێت ئێران ناچار بە چی بکەنی لە قۆناغی یەکەم ئەمریکا ئێرانی لە ناوچەکە لاواز کرد ئێستا ئەوێت کۆتایی پێبهێنێ یان ئێوێ ملکەچی داواکاریەکانی بێت لە ڕاستیدا ئەمریکا دەیەوێت ئێران نایەوێت پارچە پارچە بێت دەوێت یەک پارچە بێت لە نێو جوگرافیا خۆیدا لە نێو سنووری خۆیدا دەیەوێت کە لەگەڵ وڵاتان لە نێو سیستەمێکدا بێت کە بتوانێت مامەڵە بکات چونکە وەکو دەزان لەگەڵ کۆریادا کێشەی هەیە ئەمریکا لەگە ئێرانیش هەمان کێشەی هەیە ئەمریکا دەوێت سەربەخۆ بێت فشار نەکاتە سەر وڵاتان نایەوێت هاڕەشە بێت لەسەر وڵاتان ئەمریکا هەموو ئەمانەی دەوێت لە ئێراندا پێشتریش ئەمانەی ڕاگەیاندووە چونکە ئێران وەکو هەڕەشێک دەبین بۆ سەر ناوچەکە بۆ سەر وڵاتانی کەندا و بۆ سەر وڵاتانی ناوچەکە ئێران بە هەڕەشە دەبینێت بۆیە دەوێت ئەم فشارەکەم بکاتەوە یاخود هەرنەی هێڵێت کە ئەم فشارانە ئێران بێتە هەڕەشە بۆ سەر ناوچەکە بۆیە ئەم ڕێکەوتنانە دووبار دەستی پێکردوێتەوە دەبێت ڕێککەون بۆ ئەوەی دۆخەکە بەرەو ئارام بڕوات دەتوانرم ئەوە بڵێم کە ئەگەر هەیە ئەم ڕێکەوتنانە بەرەو باشتر بڕوا هەروەها ڕێکەوتنەکان بەرەو دۆخێکی باش بڕوا بۆ ئەوەی ناوچەکە سەقامگیری بەرەو خۆی ببینی ئەمریکاش ئەوەی دەوێت ناوێت هێرشێکی ئاسمانی بکات یاخود دەتوانم ئەوە بڵێم ئەمریکا بڵێ ئەگەر هەیە هێرشی سەربازی ئەنجامدا تەنها لە ڕێگای ئاسمانیەوە بەڵام وەکو ڤەنزوێلا ڕێگای وشکانی و هێرش ئەو شتانە نابێت بۆ ئەم دۆخە وڵات هەوڵی نێوەندگیریاندا هەڵوێستی تورکیا چییە؟ ئەگە پرسیارەکە دووبارە بکەنەوە بۆ ئەو دۆخەی کە دروست نەبێوەک جەنابەت باست کرد هێرشی ئاسمانی بکرێت نۆ وڵات هەوڵی نێوەندگیریاندا هەڵوێستی تورکیا چییە لەم بارەیەوە؟ بەڵێ لە سەرتادا تورکیا بە هیچ شێوەیەک ناوێت هێرش بکرێتە سەر ئێران ئەمە پێشتریش لە نێوان حەکان فیتان و عەباس عێراقی باسی لێکراوە لە کۆبنەوەی ئەم دواییەدا باسی لێکراوە تورکیا هەڵوێستی خۆی بەڕوونی ڕاگەیاندەوە ئیتر ناوێت کە دووبارە دۆخی عێراق دۆخی سووریا دۆخی ئەم ناوچەیە لە ئێران دووبارە بێتەوە بە هیچ زۆرێک ناوێت هێرشێک بکرێتە سەر ئێران چونکە ئەمە دەبێتە هەڕەشێکی گەورە لەسەر تورکیا ئیتر تورکیا ئەمەی نایەوێت بۆیە ئەگەر هەر هێرشێک دەست پێ بکات ئەگەر شەڕێک دەست پێ بکات ئەمە
هێرشێکی زۆر گەورە دەبێت ئەمە داوێکی زۆر گەورە دەبێت شەڕێکی زۆر گەورە دەبێت تورکیا ئەوەی دەبێت ئیتر ڕێگای دیپلۆماسی بکرێتەوە ڕێگای دیالۆگ بکرێتەوە بۆ ئەوەی ئەم هەڕەشانی سەر ئێران نەبێت هەڕشەیەک بۆ سەر وڵاتەکەی بە هەموو شێوێک هەوڵی خۆی دەدات کە دۆخەکە بە ئارامی بە دیالۆگ بەڕێوە بچێت تورکیا لە هەموو ئەوەدایە بە هەموو هەوڵێکی خۆی دەبێت بە دیالۆگ کێشەکان چارەسەر بکرێت بە هیچ زۆرێکیش پێشتر ئەمەی ڕاکەیان دووە لەگەڵ هاوتاکانیان کە بە هیچ زۆری ڕێگە نادەن هەڕەشە هێرش بکرێتە سەر ئێران هەروە ناوچەکە بەرەو ئاگرێکی دیکە بڕوات و سەقامگیری لە ناوچەکە بێت ئاڕچوون کە وەکو دەزاندرێن ئێران جوگرافیاکی زۆر گەورە هەیە سوورێکی زۆر گەورەی لەگە تورکیادا هەیە هەر هەڕەشەیەک هەر هێرشێک بکرێتە سەر ئێران بە شێوەیەکی زۆر کارگەری دکتۆر حەسەن ئۆکتای شرۆڤەکاری سیاسی لە ئەنقەرە میوانی ئەمە بووی دەستخۆش.